بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ. لە بازاڕی ئیسکانم لە شاری هەولێر. ئەم بازاڕە شەوەکەی زۆر قەرەبارەختەیە لە ڕۆژەکەی. جا دەچمە لای بەشی لاوڵاتیان بابزانم ئەوان لەگەڵ هاتنە دەرەوەیە چۆنن بە تایبەتی لە شەوانە و چەندە گرینگە ئینسان ئەگەر دەرفەتی هەبوو ئەگەر بۆی گونجا شەوان بێتە دەرەوە بۆ ئەوەی کەشێک بگۆڕێ و هاناسیەکی وەکو دەڵێن پاک هەڵمژێت و کەمێک گفتوگۆ بکاتن و ئەگەر تۆزێک ناڕەحەتە ناڕەحەتەکەی خۆی لەبیر بکە. جایەوە لەگەڵمان نابن من بە شێوەیەکی گشتی لەسەر هاتنە دەرەوە گفتوگۆ لەگەڵ بەشی لاوڵاتیان دەکەم با بزانم ئەوان چی دەڵێن. بیسەر و بینەرمان بن. سڵاو لێبێ. بەساقم سوپاسەکەم بەخێر بن یاخۆ. با بزانم لەگەڵ هاتنە دەرەوەیان چۆنی؟ وەڵایی بەهۆی ئەوەی کە من کاسبیەکەم خاوەنیم دوکانم لێرە شەوان ئێواران دوای ناخواردنێوارەیمە دەرەوە. بەڵام بازارتان چۆنە؟ وەڵایی قەزەی بازار بەڕاستی ئەمە داواکەین لە کاکنەبەزی قایمقام داواکەین لە مەسوودی شارەوانی داواکەین لەم خەڵکە لێمان گەڕێن کاسبیەکەمان بکەین لەبەری خەڵکێکی ئێستا بەهۆی ئەوەی کە بێمەعاشیە وەزعێکی خراپەیە خەڵک پارەی پێ نییە بەڕاستی حەقی وایە هاوکاریمان بکەن ئێمە کاسبین ئەمانەوێت بەڕاستی ماڵم ناڵمانەیە ڕاستە ئێمە لێرە ئیشەکەین شان بەڵام ئەگەر لە هەمان کاتیشان مەجارمان نێن کاتێکی باش ئیش بکەین بە قورئان پارەی شاگردەکانمان دەرنازێت چونکە هەر کەسێک لە ئێمە 6-7 شاگردی هەیە. 6 شاگردت هەیە؟ من بازانم 6 بۆ 7 شاگردم هەیە بەڵێ. یعنی ئەوە بۆ هەمن بێ هاوکاری حکومەت دەکەم ئێستا بەڕاستی لەوانە کە لای من ئیشەکەن ئەگەر من داهاتێکم نەبێ بیم و خۆشم بەشی خۆمی دێ بخۆم بەڕاستی و خەڵکەش بێشوکارە بێت. خەڵکیشەکە بێپارە بوو بێوەزع بوو تووشی مشکلە بێ کێشە زۆرە بێت حرمەتم بێت دزی زۆرە بێ خراپە زۆرە بێ حەقی وایە لێگەڕێن خەڵکە کاسبی بکات. باش ئەو دواکەوتنی موچێ بازار ئێوەشی سس کردووە؟ بە تاکید خۆی کێشەکەی ئێمە زیاتر ئێستا وەزعەکە وای لاتوە هەمویان ڕەبت کردو بە بوجەکەەوە کاڵەن بوجە نایەت خەڵک ناوێت پارێشی پێدی سەر بیکات. چەند ساڵە لێرە کاسبی دەکەی؟ وەڵای منەوە 18 بۆ 90 ساڵ لە ئیسکانم. قەت وەکو ئێستا ئەوە بازار کەس بووە؟ بە حەیاتی وان نەبووە. بەڕاستی شتێکمان بۆ کە بۆ خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی کاسب. یعنی چیتان بۆ بکە؟ وەڵی پەیامێک بڵاوکەنەوە شتێک بکەن بۆەوەی کە خەڵک لێمان گەڕن کە شارەوانی ئەوانە هاوکاریمان کاسبی بکەین. تۆ بەبەستەوەیە شارەوانی ڕێگەتان پێ نادا؟ بەڵێ شارەوانی ڕێمان پێ نایەت ئێمە ئێستا تا سەعات 10 شەو خەڵکی ئیسکان ناتوانێت بێتە سەجادە. لە 10 خەڵک نانی خواردووە. خەڵک لە 10 خەڵک لە 11 خەڵک ڕاتەوە ماڵەوە من کوێ فریاکەوم هاوکاری و شاگردانە بکەم لەکوێ ڕۆژانەکەی ئەوانم بۆ دەرەچێت. باوەڕەکەی ئەگەر عەرەب نەبێت و خەڵکیشی دەرەوە نەبێت ڕووبکاتە میسکانە باوەڕەکەی ئێمە ئەبێت دوکانەکانمان داخین. عەرەب نەبێ؟ بە تاکید دەبێ عەرەب نەبێ. کاکە ئێمە بەڕاستی ئەگە پارەمان دیبێ بەدەست عەرەبە بینیمانە. ئەمە شیشی وازەیە یعنی لەبەرەی بەڕاستی ئێمە وەکو خۆمان بەڕاستی خەڵکی خۆمان کوردەکەی خۆمان وەزعەکەی ناڵم لەگە بوجەکان ڕەبت کردووە ئەگە پارەشی پێ بە ناوێرە سەر بیکات ترسیەوەی بوجە نەیەتەوە ترسیەوەی کێشەیە بێ یعنی خەڵک احتیاجی خۆیەکە ئێستا بەڵام بەڕاستی عەرەبەکەی بوجەکە وشەکەی باشە کە سەردانی ئێرە ئەکەن بەڕاستی پارە سەر بەکەن ئەوەشی هەیە تۆسی ئەو ئیشوکارێکە هەیە ڕەبتی بە عەرەبەوە هەیە. ئەو خەڵکەی کە دێتە ئیسکان بە تایبەتی ئێواران زۆربەی زۆری عەرەبە؟ زۆربەی زۆری عەرەبە کوردیشی تایە کوردیشی تایە بەڵام کوردەکە زیاتر بەڕاستی ناڵم یعنی دانیشتێک کە چایە شتێکە خوا ئەڕواتەوە ئەوەی کە ئەی زۆر خۆرە و نانەخوا عەرەبە. هەموو شەوێک لە دەرەوەی؟ سەرەتا بەخێر بن سپاس بۆ دەرفەتە وەڵاهی ئەمە بەنسبەت من ئەم دوکاندارم لێرە ئەمن ئەو بابەتی شەوان هاتە دەرێم نییە بڵێ دوکان لێرە و دوکان لە ئیسکانە. شەوان دێ بۆ بازار یان بازارتان خۆشترە؟ ئەمن بەس بە شەوان دەکەمەوە شەوانە تا سەعات 12 میوانێرە دەم دەسمەوە ماڵێ. ئێستا با بڵێم ئەو مەعاشش تاسی لە بازارتان کردیە؟ ئەکید هەر دەتانم برم کەس بازار نەما یعنی بازار بەتاوی زۆڵی بازار بەتاوی وەستایە هیچ ئیشکار نەمایە بەڕاست بگرم. چونە دەرەوە بە تایبەتی لە شەوان چەند بۆ ئینسان گرینگە جا بۆ بازار بێ بۆ پارکێک بێ ئینسان لە ڕووی دەرونی و تۆزێک هەست بە ئارامی بکە. آخر ئەمە ئێستا مەجموعەکە مەسەلەن دەگەڕێن سبەینان هەر لە چاخانەن لە بازاڕی یعنی عەسران لە بازاڕینە شەوان لێرەنە
ئەمن ناتوانم تەدەخلی ژیانی شخصی هیچ کەسە بکەم بەڵام ڕئی منە ینی نازانم ئەوە چ کاتێک لە بۆ منداڵەکانی تەرخان دەکات چ کاتێک تەرخان دەکات لەوەی منداڵەکانی پێویستیان بەو بی و کێشەشی مارە شتەکە نازانم ئەوە علاقی بخوانەوە بەس ئەوانەی بە زۆر ئەمن دابینم زیاتر عرب دێتە ئێرە گەشتیاری عرب دێنە ئێرە وە بە حکمی ئوتێلەکان زۆر لێرن و لەناو بازار نزیکن ئێرەش ئیسکان زۆر خواردن شتەکان لێرەنا هەر لە خواردنی بە عرب دێتە بازار زۆر عربە بڵێن کوردیان بەڵام کورد ئەوانەی کردن مەسەر مەزوع برادرەکەم دێن بەخۆیان دادنیشن لە شوێنە دادنیشن قسە دەکەنەوە دەکەن ئەوەندەیە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بابزانم کە ئەم شەو لە دەرەوەی چەند هەست بە ئارامی دەکەین. والله لەبەر ئەوەی ئینسان دێتە دەرێ کە لە مارێ زەوقی نییە ئەوەی بەس کە دێ دەرێ یان جەوەشی دەگۆڕی ئینسان چایش دەخواتەوە چاوت بە دوو برادەی دەکەویتن یان خۆ لە بیر دەکەی. ئەرێ والله بەرێ ئەرێ والله. بابزانم ئەم شەو هاتی دەرەوە چەند چات خواری تۆدا ئێستا؟ بە قورئان چایەک ئەو پێ بگوی تێشا چایەکە نەینایە بەس چایش دەخۆین دەمەکدا دەنیشتون دەڕۆینەوە. ئەی کە لەگەڵ برادەرەکانتی چەند هەستێکی خۆشە بێکەوە کۆمەڵە یادگاری لەگەڵ یەکتری باز دەکەن باسی بارودۆخ دەکەن. طبعا هەرێ والله زۆر خۆشە کە ئینسان لەگەڵ برادری قەدیمی یادگاری مەسەرن زمانی یعنی مەکتەبی و زمانی مەحەدی ئەملا مەحەدی موسڵێ بووم چکە ئەوانە برێن بەبیرمان دێتەوە خۆشە دەژێڕینەوە یان زمانی پێشا خۆشتر بوو. ئەرێ والله کاتەکانی شەوان لێرە چۆن بەڕێ دەکەی کە دێ دەرەوە؟ بە قورئان بەدانیشتن و بە فەیسبوک و بە ئەنتەرنێت و ئەو شتانە ئەو شتی مەسەن بە سوود وەرە دەگەین و ئەو شتی بە سوودش بی یا فرەیە دەی. زۆر باش. ئەی شەوان جگە لە بازار هیزا شەوێک دەچێت بۆ پارکێک بۆ شوێنێک بەرێ دەگەم داران دەچینە پارک و پیاسەی دەکەین و لەوێش دەبی مافیوانیش بدرێ ئینسان دەگەم من دارانی. ئارێ والله ئارێ والله. ئەوان ناڵێن ئێمەش زوو بە بەرێ والله گە بەوامی بەرە دەبی هەموو شەوێ بیان بی. ئارێ والله سەلامەت بی بەڕێزی. بابزانم سوودەکانی هاتنە دەرەوە چین ئەتوکە هادیە دەرێ ئیسفادەکەی چیە؟ واللهی لە بۆ هەموو شتێ باشە یەکەمین چ ئەتو دەگەڕێ بە پەیان ئەوە برێن لۆ جسمت باشە لە بۆ زاخاوی مێشک ئەو شتی کە ناخۆشایت لە مارێ بەس لە بیر دەکەی چاوت بە یەک دوو برادەی دەکەویتن یعنی ئێرکانش ئەوەیە برێنجەوەکی خۆشە و فێنکە و خۆشە. ئینسان هەر لە ژوور و بێت تووشمونە خۆش تووچی نەخۆشی دەبی برە تووشیش یعنی مەشاکل و شەڕ دەبی ئەوەی چەکداربی تووشی مەسە کوشتن دەبی ئەمڕۆ لە قوشتەپە ئەو کوڕیان بەلاش کوشتیاوەتە خەرێک ئەوزە هەمووی لەسە ئەوە دەژیت ئەحساب کە دێتە دەرەوە هەست بە ئارامی بەرێ زۆر بە ئارامی دەکە بەرێ والله بەرێ ئینسانی ژا دەرفەتی گەڕان چوونە دەرەوە گەڕان زۆر پێویستە لە بۆ ئینسان لە بۆ نەخۆشیش باشە ئینسان نەخۆش لە قەلبی دەسێ خۆ لە بیر دەکەی لە ماری دنیای نەخۆ ناوەڵە زۆر خۆ بەرێ والله بەنچکەم ئەماری ناهی دنیا پێ دوو ڕۆژەکە هەموو دەی بەزی بێری بڕات جێکی ئەوەندەی دەسێ ناوێ چی دەخۆیەوە هەست بە ئارامی دەکەی بزەبت قسەکە زۆر ڕاستە پێم برێبینی خۆمانبی چای مارێ تامی خۆشتران ئێرە بە قورئان ئەوەی مارێش ئیمە خۆشە بەس ئەو چای ئێرە خۆشە عیبینە دەستی داچی مداران ئێرە ئیماری هەر زۆر خۆشە دەستدارێ والله بەڕێزی مامەستا زۆر بەڕێزی. سڵاوتان لێ. سڵاو بەڕێز باشی سپاس دەکەم. بابزانم ئەتوو لەگەڵ هاتنە دەرێ چۆنی؟ وەڵا باش نینە کەم دێنە دەرێ ئەولۆ ئەیکو بە حکمی دەوام و ماندی بوون و ماڵ و منداڵ و کە دێ دەرێ پێم برێ هەز بەچی دەکەی چەند مرتاحی بەخوای هاتنە دەر خۆشە کە دێ لەگە ڕەفیقەکەت لەوانەیە لە ژیانی جەنجاڵی دنیا و ماندی بوونی دەوام و ئەوانە دێ دەری خۆشە بڕخۆت لە بیر دەکەی خۆت لە بیر دەکەی. بەڵێ بابزانم کە دەڵێ زوو نایەمە دەرەوە بەڵام هەفتانەیە هاتنە دەرەوەکەت مانگانەیە چۆنە؟ وڵی عادەتەن ناتوانین هەفتانەیە بەڵام مانجی 2000 ڕێک دەکەی دێنە دەرێشە چەند گرنگە ئینسان ئەگەر کاتی هەبوو بۆ خۆی بێتە دەرەوە کەمێک با بڵێم هەناسی شپاک هەڵمژێت پیاسێک بکە هەم بۆ جەستەی لە ڕووی تەندروستیەوە سوودی زیاتر هەیە بۆی. وڵای وەکو جەستە دەمان بینی کوینە ئەمە دیارە هەم گەرمە هەم جەستەشمان تۆزەگارەکەی بکەی باشە باش عیشتش چاکەوە گەڕان بەڵام ئەمە وەکومی ناو هەولێر لەبەر بۆ نیشتووە ئەم سیارە زۆرە ینی نابتە ئەو ئیسراحەتە و ئەو تام چێژەی لێ بکەین. حەز دەکەی زۆرتر لەگەڵ چێ بێ دەرەوە؟ وڵای چەند ڕەفیقەکەم یەک لەوانە کا گەیلانەوە گومانی تێدا لەگەوەی هەندە ڕەفیقی تر مێ بەڵام ئەوان زیاتر
لەگەڵان کەم پیاسەکەی زیاتر لە کافتێریا دانیشین. کاگەیلان بابزانم ئەتوو لە گاتنە دەرێکوی والله ئەمێنش باش خراپم يعني اگر حسب مجاله مثلا اگر مجال برادری یەکم پێ کۆ دێنە دەرێ والله 9 ساڵ دەبێت دەناسین 9 ساڵ بەڵێ بەڵام ڕەفیقی زۆر نزیکمە ینی یەکەم هاتنە دەرەوەتان بە بیر دێ لە چێن دەربوو چونە چێندە بەڵێ یەکەم هاتنە دەرەمان 2017 بوو 2017 بوو وابزانم چونە شەقڵاوی پیاسە شەقڵاومان کرد یەکترمان ناسی و کاتێ بەڵێ یەکەم پیاسەمان ئێستا چەند دڵخۆشی لەگە هاوڕێکت بێکەوە لە بازار پیاسێک دەکەن و شتێک دەخۆن و شتێک دەخۆنەوە ئاکید ئەکەی زۆر زۆر هەروایە دکو ئەتو ئیش و کار و مادی بوون و زانزاڵی ژیان و زاروی خەم و خەفەت و دێ لەگە برادەرەکەت دەرێت دەردە دڵە شتەکەی و باسی خۆش ئینسان کەسێکی هەبی دەردە دریلەکەم بکە ئاکید وڵا ئەمە وای نەبیانی بێکەوە زۆر لەگەڵ یەکتەبان الحەمدولله الحەمدولله میشە بابن بابزانم ئەو پرسیارەش لێ بکەم دەرفەتت ڕەخساندوو بۆ ماڵەوەش ئاوا لەگەڵ ئەم چێ دەرەوە وڵای ئەمە سینگڵم ئەوە دەیبێت وڵا دەیخوای گەورە بیکاتە قسمەت ئینشاڵڵا تۆش دەچێ ناو پرۆسیاوسە زۆر زۆر سپاس عەزیزی زۆر سپاس بابزانم ئەتوو دەرفەتیش بۆ ماڵەوە دەرەخسێنی وڵا ئەرێ وڵا من دەبی دەرفەتێک بام دەم ئەوجە مەزانم دەم بێمە دەرێ ئەوەی نە بترسێن بەسەر وەخۆی وایە 9 ساڵە برادەرتە لوخەمەک لێ نەخواردیە بەخوای زۆر مەخەم خواردە بەڵام دوێرە قسمەتەکەەوە بووە سپاس دەکەم عەزیزی حیاتم. سلام علیکم. عليك السلام ورحمة الله. بابزانم لەگەڵ هاتنە دەرەوەیە بە شەوان چۆنی؟ والله بینم زۆر لەگەر هاتنە دەرێ باش نییە بەس دەبینی جار بەجار ڕێک دەکەوی برادەرە ینی هەفتەی جارێکەوە ئەتیادی لەگە برادران دێنجەوە چی دەگۆڕین جگە لە شەوان بەگشتی لەگەڵ هاتنە دەرەوە و گەڕان و سەفرە و سیاحەتە چۆنی؟ واللهی خۆی گەڕان و سوڕانیش بەشەکە ینی زەرورەتە لە ژیان لەبەرەوەیەت و ئەو ڕۆتینیاتەی ڕۆژانە و ئیش و کار و ناو ماڵ و یعنی دێ دەرە دوو برادر دەبینی ڕای گۆڕینەوەکە خۆ لە بیرکردنەکە ئەوڕۆ مەشغولەتی ژیان زۆر بووە ینی ڕۆژانەت و خەڵک هەموو سترێسە تر دەزانی بارودۆخی ئێرەش منتقی خۆمان دیایم هەواڵی خۆش و ناخۆش زۆرە و ئیتر ئەو شتانە زۆرن کە دێ دەرێ بەڕاستی تۆزێک خۆت لەبیر دەکەی زەورەتە ئەوڕۆ باسی هەواڵت کرد هەواڵەکانی ڕۆژانە بێتاقەتت دەکەن وەڵاهی تر خۆ دەزانی ئەوڕۆ سۆشیال میدیا زۆر دەوری هەیە لە ڕۆژی ئەوڕۆدا یعنی کاریگەری زۆر لەسەر خەڵکی هەیە ئەجە بە نێگەتیڤی و بە پۆزتیڤیشی هەیە ئەو جاوانێ مەسەرەن هەواڵەکە ڕوودەدا ها دۆلار هەستان زم بوو ئیتر شەڕ ڕوویدا مەعاش نەهات ئیتر ئەش بەشەکن لەو پێم بڵێ سوودەکانی هاتنە دەرەوە چین ئیسفادەکانی هاتنە دەرێ چین وڵاهی وەکو لە سەرەتا باسم کرد یعنی ئەو مەسەلەن خۆ لە بیرکردنە یعنی ئینسان ڕۆتین خۆش نییە شکاندنی ئەو ڕۆتینەیە مەسەلەن دوو برادری خۆ دەبینی دوو قسەی خۆش دەکەی خۆ لە بیرکردنەکە دا ئینسان مشکلەکی هەیە مشکلی ئایلی هەیە مشکلێکی مادی هەیە ئیتر دێ دەر ئەو کاتە خۆت لە بیر دەکەیت دەرێت بەس دەگە برادرانە وڵی هەر برادر نزیکەکانی خۆم بڵێ ئەی لەگەڵ خێزانەکە پیاسەی پارک و هاتنە دەرێتان نییە والله من هێشتان بە تەواوەتی نەچمە ناوواری پرۆسی هاوسەرگیری لە مەرحەلەی ینی تازە مارەکردن شتیوادامە پیرۆستان بی ئەوەش هەواڵێکی خۆش بووە الحەمدولیلا پێم برێکە چێنە ئەو پرۆسی ئێستا چەند هەست بە دڵخۆشی دەکەیت والله الحەمدولیلا وە سونەتی حیاتە ینی شتەکی خۆشە هەموو ئینسانێک ئەو ڕێمان لە پێشە وەجعلنا بینەکم مەوەدەة وەڕەحمە و ئایەتێکی قورئانیە کە هەمومان ینی ئەو ڕێمان لە پێشە و مش منتیقی خۆمان بە موسڵمان دەزانین ینی سونەتی حیات شتێکی چاکت کردووە زۆر سپاس پیرۆزبایی لێ دەکەم زۆر سپاس دەکەم جا چەند خۆشە ئینسانەوە شەوان دێتە دەرەوە گفتوگۆیەک دەکا ینی ئەو کاتانەش نابێتە یادگاریەکی خۆش وڵی خۆی هەروایە نارێمەت و زۆربەی جار دادەنیشی لەگە برادرە مۆقیفەک دەجێڕیەوە دەرێ فلان ڕۆژی وا بوو ئەوەمان کرد ینی هەموو دەبتە زکرەیە دەکەیت هەروایە زۆر سپاس بەخێر بێن سپاسی جەنابەت دەکەم بەخێر بێ سەر چاوە سڵاو لێوێت سڵاو لە تۆش بە قوربان بابزانم لەگەڵ ئیش و کارا چۆنی وەڵا ئەلحەمدولیلا خۆی بەزیادی باشین و خەریکی ئیش و کاری ڕۆژانە خۆماین و
لەخوای بە زیاد جا ئیشوکارەکەی تو بە ڕۆژە یان بە شەوە؟ لە جاری ئیسکان بەحام چونکە جارێکی شەوانە زیاتر وەلە 24 ساعتی ڕاستە بەس زیاتر بە شەوان کرایەوە گەنج بە شەوان ڕووتی دەکاتن و خۆشە یعنی قەرەبارەخترە بەڵێ یعنی ئەوەیە قەرەبارە خەڵک دێتن بە شەوان نانە با بڵێن دانیشتنە چایە خواردنەوە چایە خانی زۆری لێ و یعنی گەزانێکوانە خڕەونەوە شۆکی خۆش و ئارام ئەلحەمدولێ لە سای سەری حکوومەتەکەمان لەخوای بەزیاد ئەم ئاسایشی باشمانەیە و لەخوای بەزیاد من 2 ساڵە تقریبا لێرەمەوە بەڵێ زۆر باشە. ئێستا ئەو خواردنەوە گازیانە بە چەند خولەک ساردی دەکەی؟ بەخۆی ئەو پەڕی پێی بچی 4 ڕقەیە 4 ڕقە 3 دقە دقە لێراو بەخۆم بە هەولێری خۆ بێتن لێراو بەڵێ تامی خۆشتر دەبی؟ طبعا ئەمە دەرمانی خۆمان لەگەڵ تێکەڵ دەکەین با بڵێن لەگەر هەر نەوعچیت دەرمانش خۆمانی لەگەری تێکەری دەکەین ئەوواڵە الحمدلله خەڵکەش لێمان ڕازیە و ڕەوازشی باشیە لەخوای بەزیاد تقریبا طبعا تو کولفەت هەیە لێکوانە بەڵێ ئیدی ئەوەیە شتێک بەلا شەلۆتو بە سعرەکەی بەبرسە بەلا شەلۆتو نا سعرەکەی مەرە بەلا شەلۆتو هەر وەخت دەکات لە خزمەت داینا الحەمدلله لەخوای بەزادی پیا بە ئیشکردنەوە جوانە پیاوی کوردیش هەر لە کۆنەوە با بڵێن ئیشکەر بوون الحەمدلله لەخوای بەزیاد هەردووشی لێیە عەرەبی زیاتر لێ کوردیشی لێ بەس عەرەبی یعنی باوەکمەوەی گەشتیاریە هەولێر شارەشی گەشتیاری الحەمدلله ئیدی عەرەبی زۆر لێە قوربان دەبم بەخێرات دەستە چاوم. وەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو. بێگومان بازاڕی ئیسکان کە یەکێکە لە بازاڕە قەرەباڕغەکانی شاری هەولێر دەبینی ماشەڵە لەو سەر بۆ ئەو سەر خەڵکێکی زۆری لێ بەڵام لێرە وەکو کاسبکاران دەڵێن زیاتر خەڵکەکەی کە ڕوو لە بازاڕی ئیسکان دەکا خەڵکی عەرەبن بەهۆی بارودۆخە ئەو بارودۆخێکی ئێستا وڵاتیان تێیدان کەمتر هاوڵاتیانی کورد ڕوو لە بازاڕی ئیسکان دەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی بازاڕی ئیسکان کەشێکی ئارامی هەیە و هاوڵاتیان و گەنجان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لەم بازاڕە دەکەن و لێرە لەگەڵ خۆشەویستان و ئایزانی خۆیان گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی کەمێک ناڕەحەتی و خەمەکانی ژیان لەبیر بکەن. جا گرینگە مرۆڤ ئەگەر کاتی هەبوو کەمێک بێتە دەرەوە کەشێک بگۆڕێ جا بۆ بازار بێ بۆ پارک بێ شەرت نییە بۆ ڕێگایەکی دوور بێ دەتوانی هەر پارکەکەی نزیک ماڵی خۆتان بڕۆن گەشتێک بکەن ئێوارەیەک لەوێ نانێک بخۆن ئەمە گۆڕینی کەش و هەوای ژینگەیە کە بۆ نمەتۆ لە ماڵەوە هەموو ڕۆژێ نان دەخۆی ئەگەر ئێوارەیەک نانەکەت بردە پارکێکی نزیک ماڵی خۆتان ئەو بێگومان تو ئەبدێتێک بە خۆ دەدەی یان بردت بۆ بازارێک بۆ مەتعەمێک خۆ دەکرێ ئەگەر هەموو هەفتەیەکیش نەبێ ئەگەر 2 مانگ جارێکیش بێ ئەگەر مانگجێ جارێکیش بێ تۆ لەگەڵ هاوسەرەکەی خۆت لەگەڵ برایەکانی خۆت لەگەڵ دایکی خۆت ئەوەی کە بۆ دەکرێ و دەگونجێ پیاسەیەک بکەن کەشێک بگۆڕن لە مەتعەمێکان نان بخۆن بۆ ئینسان لە ژیاندا تووشی نەخۆشی و گۆشەگیری نەبێتن. جایواخوازم هەمومان بەپێی توانای خۆمان بتوانین کەش و هەوای ماڵەوە بگۆڕین و بینە بۆ دەرەوە بۆ ئەوەی ئینسان خۆ هەر ناکرێت بە دوای پارێدا ڕابکات و پارە کۆ بکاتەوە خۆ دەشکرێ و پارێکە کۆی دەکاتەوە کەمێکی لە دەرەوەش بۆ سەحەتی خۆی بۆ خۆشیەکانی خۆی سەر بکاتن. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.